سڵاو تانەری ئەڵدەز وەزیری وزەی تورکیا ئاشکرای کردووە پێشنیارکراوە سبەینەیە لیژنەی سێقۆڵی هەولێر بەغدا ئەنقەرە بۆ چارەسەری پرسی هەناردەی نەوت کۆ ببنەوە دەشڵێ لە هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستاندا ڕاقسەت هێندەی تورکیا پارەی دەست دەکەوێت. ئاژانسی هەواڵی ئەنادۆڵی تورکیا لە زاری تانەری ئەڵدەز وەزیری وزەی تورکیا ئاشکرای کردووە پێشنیارکراوە سبەینە یەکشەمە لیژنەی سێقۆڵی هەولێر بەغدا ئەنقەرە کۆ ببنەوە بەبێ ئەوەی ئاماژە بە ناوی ئەو لایەنە بکە کە پێشنیارە کردو و هیچ لێدوانێکیش لەسەر شوێنی کۆبوونەوەکەی نەدرکاندووە. وەزیری نەوتی عێراق تاکیدی کردوێتەوە حکوومەتی بەغدا بەنیازە ژمارەی ڕێشێنی یاسایی دژ بە هەرێمی کوردستان و تورکیا و کۆمپانیا بیانەکان بگرێتە بەر. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە زاری عەبدولکەریم نایبیەوە ڕایگەاندووە حکوومەت خۆی ئامادە کردووە بۆ گرتنەبەری ڕێشێنی یاسایی دژ بە حکوومەتی ئەنقەرە. هەروەها کارکردن لەگەڵ ئەو کۆمپانیانە ڕادەگرێت کە کار بۆ گواستنەوەی نەوت لە ڕێگەی بۆری بۆ تورکیا دەکەن بەبێ ڕەزامەندی بەغدا و تێشی حکوومەت ژمارەی ڕێشێنی یاسایی تر بۆ سزادانی حکوومەتی هەرێمی کوردستان دەگرێتە بەر. مەسعود بەرزانی ڕایگەاندووە هەرێمی کوردستان لە چارچۆی دەستوری عێراقدا مامەڵە دەکا و جەختیشی کردوێتەوە هەرێم سازش لە سەر بافەکانی ناکە. لە بەیانی سەردانەکەیدا بۆ چەند وڵاتێکی ئەوروپی مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن هاینس فیشەر سەرۆک کۆماری نمسا پێشوازی لێکراو لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیشدا وەڵامی پرسیاری ڕۆژنامەنووسانیان دایەوە. سەر لە بەیانی ئەمڕۆ دوو بۆمب لە نزیک بازاڕی دۆمێنز لە کەرکووک تەقینەتەوە بەهۆی دوو کەس کوژران و 15 دیکەش بریندار بوون. پەیامنەری نارتی ڕایگەاندووە تەقینەوەکان لە ڕێگەی بۆمبی چەندراوە ئەنجام درا و لە دروازەی بازاڕی دۆمێنز بۆی تەقینەوەکان و دوو کەس کوژران و 15 کەسی تریش بریندار بوون. دوای ئەوەی عشیرەتەکان دانیان بۆ داناوە کە بۆی بوونی ڕێکخراوی داعشەوە توانای بەڕێوەبردننی قەزای فەلوجەیان نییە ئەنجومەنی پارێزگای ئەنبار تاکیدی کردوێتەوە ڕێکەوتنی نێوان عشیرەتەکانی ئەنبار و حکوومەت بە تەواوەتی پوچەڵ بووەتەوە. بەرپرسێکی باڵای ئەمریکی لە وەزارەتی بەرگری پنتاگۆن تاکیدی کردەوە وەزارەتەکان بەدەم داوایەکی حکوومەتی بەغدا هاتووە سەبارەت بە مەشق پێکردن و ڕایانانی هێزەکانی سوپای عێراق لە بنەبەرکردنی تێرۆر لە عێراقدا. وتی شێو کارە لە وڵاتی سێم دەبێت و بۆ مەبەستەش وڵاتی ئۆردۆن هەڵبژێرەوە. بەرپرسەکان مەژی بۆ کردووە کە سوپای ئەمریکا ئامادەیە لە یارمەتیدانی عێراق لە جەنگەکەی دژ بە شەیدارەکانی ڕێکخراوی داعشدا. دوای دواخستنی کۆبوونەوەیەک کە دەبوایە ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو لە نێوان سەرجەم لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە شاری ئەستەمبوڵ ئەنجام درایە ئەمڕۆ جیهان چاوەڕوانی بڕیاری تلافی ئۆپۆزیسیۆنی سووریا سەبارەت بە بەشداریکردنی لە کۆنگرەی ژنێڤ دوودا. سەرچایەک لە ئەیتلافەکەش ڕایگەاندووە کە لە کۆی 120 ئەندام تەنها 75 ئەندام بەشداریان لە دانیشتنەکەی ئەیتلافەکە کردووە کە ئێوارەی دوێنێ بەڕێوەچوو. بمێنن شاد و بەختەوەر.